مناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ دەکەین تایبەت بە ململانیەکان لەسەر تەوتین و هەژماری من و جیاوازەکانی نێوان هەژماری من و تەوتین و بنەماکانی تەوتین بنەماکانی هەژماری من و هۆکاری تەسلیمبوونی یەکێتیش بە هەژماری من قسەی لەسەر دەکەین و پرسی سەرکوتکردنی خۆپیشاندانیش و کە لە ماوەی ڕابردوودا مامۆستایان و فەرمانبەران خۆپیشاندانی نەبوو یەکێتی بە زەبری چەک کۆتایی بە ناڕەزایەتیەکان هێنا و قسە لەسەر ئایندی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین چی لێ دێ و مەسەلەی پەیوەندیەکانیش لەگەڵ بەغداد ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک کۆشار عەبدوڵڵا قسەی لەسەر دەکەین. کاک کۆشار بەخێر بێن، سوپاسیان بەدەوام دەکەین. سپاس بۆ جەنابەت کاک. زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرەتا بەرلۆی بچین سەرپرسی ناڕەزایەتیەکان و سەرکوتکردنی خۆپیشاندانەکان با لە پرسی تەوتین و هەژماری منەوە دەست پێ بکەین بە تایبەتی دوای قسەکانی باڤەڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی ئەم پرسە دووبارە هاتوتەوە بەرباس و باسەتە لە هەژماری منەوە دەست پێ. هەژماری من چییە؟ بنەماکانی چین؟ دوای لەسەر تەوتینش قسە دەکەین. بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ جەنابەت، سوپاسیش بۆ بینەرانی پێیام. خۆی کاک حەکیم بەر لەوەی لەسەر هەژمار و تەوتین قسە بکەم دەمەوێت لەوێنە فراوانەکەدا ڕاستیەک ڕوون بکەمەوە کە ڕاستیەکەی وێنەکە زۆر لەوە گەورەترە یان لەوە فراوانترە لە پەیوەست بە ئابووری عێراق یاخود مەنزومەی یان سیستمی دارایی و بانکی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان زۆر لەوە فراوانترە کە تەنها لە تەوتین و لە هەژماری مندا جێگی ببێتەوە. یعنی جیاوازیەکە پەیوەندی بە قەناعەتێکەوە هەیە کە پارتی وێچێتی تێدا هاوبەشن، پارتی وێچێتی بە قوڵی تێدا هاوبەشن. ئەویش بریتیە لەوەی کە سیستمی اقتصادی هەرێمی کوردستان کە سیستمی نییە طبعا جوزانم چەتەیی و دزی و بە بنەماڵەکردن و بە شەخسیکردنی ئابووری و بەرژۆندی تاکە کەسی و گروپ و حیزب و ئەوانەیە یعنی بەڵام نانەوێت بە هیچ شێوازێک بیکەنە بەشێک لەو سیستمە اقتصادی کە لە عێراقدا هەیە. هەڵبەتە لە بینی قەوسێک دامانەی ئەوە نیە لە عێراقیشدا سیستمە اقتصادیەکەی پڕی نەبێ، لە گەندەڵی پڕی نەبێ، لە چەتەیی پڕی نەبێ، لە بەدکاری، بەڵام لەوێ لەبەرەوەی سیاقی دەوڵەت هەیە، لەبەرەوەی لەوێ ساڵانە قانونی موازنە هەیە، لەبەرەوەی لەوێ صرف و صرفکردن لە چوارچێوەی سیستمێکی لانی کەم یاساییدایە ئەگەر چی لە پراوێزی ئەو سیستمە یاساییەدا دنیای گەندەڵی هەبێ، بەڵام سیاقێکی هەیە. پارتی وێچێتی نایانەوێت لە هیچ ڕوویەکەوە ئەم سیستمەی کە لە هەرێمی کوردستانە خۆیان ناویان ناوە وەزارەتی دارایی و قاسەیەکی شکاوە بیکەن بە بەشێک لە مەنزومەی اقتصادی عێراقی کە ئەمە پێچەوانەی دەستورە کە وەکو هەموو جارێک ئەڵێم دەستور خۆیان نووسیویانەتەوە و خۆیان بڕیاریان داوە کە لە عێراقدا یەک سەر لە ئیتیحادی هەبێت. طبعا ئەمە لە چیا بەرجەستە ئەبێ؟ ئەم قسانەی من ئێستا لە چیا بەرجەستە ئەبێ؟ لە 2005 تا ئێستا ئەمانە بە هیچ شێوازێک هەوڵیان نەداوە ئەوەی کە پێیوەستە بەلایەنە داراییەکەی بەلایەنە مالیەکەی عێراق ئیلتیزام بکەن چ لە گەڕانەوەی داهاتی ناوخۆ چ لە گەڕانەوەی داهاتی نەوت ئەو کاتێککە بە نەوتیان فرۆشت و عەفوو بە تانکەر ئەیان فرۆشت هەوڵیان نەداوە ببن بە بەشێک لەو قەناعەتەی کە ئابووری عێراق یەکێک لە پایەسەرچیەکانی بریتیە لە موازنەی ئیتیحادی و موازنەی ئیتیحادی کە ساڵانە وەکو یاسا دائەندرێەوە لەسەر ئەساسی ئەو پارە سەرفەکرێ ئەبێ لە هەموو پارێزگاکانەوە بە هەرێمەکانیشەوە بۆ پارێزگایانش کە بە هەرێم ڕێک نەخراون داهات بگەڕێتەوە ئەو سەر لە ئیتیحادیە لەوێ جاریش کە دابەش بکرێتەوە. هەرێمی کوردستان نەچۆتە ژێرباری ئەوە، یعنی پارتیویشی نەچوونتە ژێرباری ئەوە لە 2004-2005 ئێستا بۆ تاواکەم بمبورە نەچوونەتە ژێرباری ئەوە. بەعکسەوە چیان کردووە؟ هەوڵیان داوە پارەی زیاتریشیان دەستکەوێت، یعنی بۆن بەڵێن تێریان نەخواردووە کە لە عێراقەوە پارەیەکی زۆریان بۆ هاتووە بەبێ ئەوەی کە حساباتی ختامی بنێرنەوە داهاتی ناخۆشیان لەبەردەستا بووە، نەوتیشیان بە قاچاق فرۆشتە، دوایی گەیشتنەوەی کەوتیان نەخێر بێ بە ڕیبی فرۆشین چکە ئەم پارێ دیارە بەشی جیرفانی گەوری چەتەیەکانی ئەوان ناکە. باش لەو کاتەوە تا ئێستا ئەو شەڕە بەردەوامە پارتی وێچێتی بە تایبەتیش پارتی لە بینی قۆسێکا کە ئەڵم بە تایبەتی پارتی لەبەری پارتی بکەی سەرشیە لە سیاسەتە نانەوێت لەگەڵ عێراقدا یەشی خەن سیستمە سیاسەکان نانەوێت یەکچی بخەن، یعنی چۆن نانەوێت سیستمە سیاسیەکان یەک بخەن نانەوێت سیستمە ئابووریەکەشیان یەک بخەن. ئەین تۆ تەسەور کە من هەمیشە تەجروبەیەک هەیە ئەیکەم بە نمونە زۆر محاولەم کرد يعني لفترة كلا برلمان أبوم دائرة اتحادية كم خينا وسر عراق لهم رويكا ولا روي موتشوتش كو أنا دائرة اتحادين يعني ليه بوم دركود لجزئية شيء بتشوك إيش رسالنا قرن بوي كبحزبي بكن بحزبي بكاري بينن هيني بكن جاء من نمونة شيء بتشوكا نمونة شيء بتشوكا لو كوري طلع مشتيك نمونة خروه ريكا لو
يعني تا ئێستا تا مۆزوعی تەوتین و هەژمار پوختەکەی بریتیە لەوە ئەوان پێیان وایە تەوتین بۆ مەفهومەی کە من ئەمڕۆ ژووتارێکم لەسەر نووسیوە کە بریتی بێ لەوەی بەس سەبارەت بەوەی کەنانێ ئابوووریەکە ببەستنەوە بە بەغدا ببوورە هۆکارەکەی چییە کە هەموو ببەسترێتەوە بەیەکەوە هۆکارەکەی ئەوەیە کە پێیان وایە بڵین فیدراڵی هەبێ بۆ هەمووان جوایی دابەش بکرێتەوە داهاتەکە هۆکارەکەی ئەوەیە پێیان وایە ئێستا ئابووری پێش سیاسەتە اقتصاد پێش سیاسەتەوە بەهۆی پارەوە ماونەتەوە پارتیویشێتی پێیان وایە پارەیان نمێنێن هیچ شتێکیان نەماوە چکە نە مەبدەئیان ماوە نە پرۆژەی سیاسیان ماوە نە پرۆژەی نەتەوەییان ماوە نە پرۆژەی نیشتیمانیان ماوە تۆ دیقەت بدە یعنی هەتا تەنانەت خۆبادانەکانیشیان بە چیەوەیە بە میدیاوەیە کە بڕۆن زۆرترین پارەی یاسرف بکەن وەکەوەی پارەکەیان لە ماڵی باوشیانەوە هێنابێ ئەوە شانازی پێوەکەن کە موزیعێک ئەبەن بە 5,000 دلاری مانگانە ئێستا هەوازیان لە موزیع هێناوسە خەریکی مەداحکڕێنن مەداحی شەبن بەرەبەری ماجی پیرۆزی ڕەمەزانە شانازی بۆ دەکەن کە کادری ئەم حیزب دەکرن ئەو حیزب دەکرن شانازی بۆ دەکەن کە وەکوتم بە تاری خاص سەفەرەکەن شانازی بۆ دەکەن کە توانن بڕۆن لە دابۆس چاخانە دانێن هەموو ئەو نمایشی کە ئیکەن بە پارە ئیکەن هەموو ئەو نمایشی کە ئیکەن بە پارە ئیکەن هەستەکەن ئەگەر پارەیان نەمێنێ هیچ نامێنەوە بۆیە هەوڵەدەن هەرچی شتێ ئەزانی شتێک هەیە ئەساسی ئەو تێگەیشتنی من زۆر زۆر باشتر ڕوو نەکاتەوە بۆ هەموو خەڵکی کوردستان ئەو چیرۆکەی کە وەختی خۆی مەگۆرک نصیحەتی مەسعود بارزانی پێکردووە و زیاد لە جارێک ئەمە وتۆتەوە کە ئەڵێم وتومەتەوە لەبەرەوەی ئەمە ئەساسی وێنەیەکی گەورەترت نیشانەدا کە پێی وتووە جەنابی سەرۆک و کاتە سەرۆکی هەرێم بوو تۆ بۆچی ئەم 500,000 بەرمیل نەوتەی خۆت لەگەڵ 3-4 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانەی عێراق ناکەی بەیەک و لە کێکە گەورەکە پشتی هەرێمی کوردستان بۆ خەڵکەکە دووەربگریتەوە وتوێتی یەک تەنەکەنەوە دوێ من حەزەکەم خۆم ئێمە خۆمان بیفرۆشین و خۆمان کۆنتترۆلی بەسەردا بکەین و سەیتەرێ بەسەردا بکەن ئەمە قوڵایی ئەو تێگەیشتنەیە کە ئەوان دەبێت ئەوەی کە ناویشان نابوو ئابووری سەربەخۆ ئێستاش زوو جاری وای باسی یەکەنەوە و بە ئەوەی کە پشتی خەڵکیان پێشکان پشتی ئەزمونونەکەیان پێشکان هەموو قەزی هەرێمی کوردستان و نەتەوەی کوردیان لە کوردستانی عێراق یەکسان کرد بە مەسلەی موچە ئەمە ئەو تێگەیشتنەیە کە تێشیدا شکست خواردوو بوون ڕاستیەکەی ئەوەی کە پەیوەست بێ بە مەفهومی حکومداری تایدا شکست خواردوو بوون بۆ خۆیان لەو کاتەوە تا ئێستا پارتی 5 کەناڵی تری فەزایی کردوتەوە پێشتر هەر نێچیروان بارزانی تیاری خاصیە بۆ ئێستا مەسئولیشێتی ئەوانی تریشیانە لەم سنوورەش بە فڵتاڵەبانی هەیەتی یعنی لە ئاستی هینە لە ئاستی خۆیانە زۆر زۆر قازانجیان کردووە بەڵام لە مەفهومی حکومڕانیە شکستیان خواردووە نزیکەی 50-60 موچەی خەڵکیان نەداوە بە بەردەوامی موچەیان دواخستووە هیچ پێشینەیەک نییە هیچ قەرزێک نییە ئابووری هەرێمی کوردستانیان بە تەواوەتی داتەپاندووە بەڵام کە خۆیان سەیرەکەی هەستەکەی ئەوانە ئەڵێی هەریەکیشیان سەیرەکەی ئەڵێی سیاسی سویسرین یعنی بەڵام لە واقعدا ینی خەڵکی دەرەوە یان ڕەنگە با بڵێن ئاستی دیبلۆماسی دنیا نەزانن کەمان هێشتا موسیماجی دوانزەی خەڵکەکان نەداوە هەڵویستم ئەو ڕاستێت مەسەلەی تەوتین و هینە ڕوون بکەمەوە تەوتین بۆ مەفهومی ئێمە داوایەکەین کە بالمناسبە ینی من لە 2015 و 16 لێدوانم لەسەر داوە قسەم لەسەر کردو تومە تاکە حل بۆ چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەیە کە سیستمی موچە لە سەرتاسەری عێراقدا لە زاخۆ تا بەسرە بکرێ بە یەک سیستم پارتیویشتی ئەمەیان قبول نییە بۆ چونکە ئەم یەک سیستمی موچەیە چی لێ ئەکا لە ڕووی چەندێتیەوە موچە هاوتا ئەبێت یعنی مەسەلەن مۆزەفێک لێرە معاشەکەی چەند بێ لەوێش هاوتاکەی بۆ نمونە کارمەندی بەلەدیە بۆ نمونە کارمەندی چوزانم جنسی و جوازاتە کارمەندی مەجالێکی ترە موچەکانیان هەموو یەکەخرێ باشە ئەمە یەک دوو لە ڕووی چۆنێتی دابەشکردنەوە مەسەلەن ڕۆژێک دیاریەکرێ بۆ دابەشکردنی و ئەو پارانەی کە ئەدرێ پارەی تازە ئەدرێ بە موچە عادەتەن ئەوان لێرە پارەی تازە لە عێراق وەرەگرن و پارەی کۆنی ئەدەنەوە سێ و خاڵی مهم بریتیە لەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو عێراق سودمەند بن لە هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە هەیە یعنی مەسەلەن قەرزە پێشینە جیاوازەکانە طبعا عێراق زۆر بەلایەنەوە مەبەست بوو هەتا ئەم دوایانەش بەلایەنەوە مەبەست بوو هەرێمی کوردستان بێتە پێشەوە حتا ئەو زەختەی کە تەیف و ئەوان دەیان کردبووی کە ئێمەمانەوێت تەوتین کەین و بڕیاری یەکەمی دادگای فدرالیش بۆی کە تەوتین تەنها لەو بانکانەی کە لە ئاستی عێراقدان و لە دەرەوەی هەرێمیش سەیری عیبارەتی یەکەمیان زۆر دقیق بوو دوایی لە ڕێگەی زەخت و لە ڕێگەی اتفاقی پارتیەوە لەگەڵ
محەممەد شیع سوودانی و ئەوانە هاتن قراری شیان دەرکرد وتیان نەخێر ئەو بانکانەش دەگرێتەوە کە ڕوخسەت و مۆڵەتی بانکی مرکزیان هەیە بۆی بانکەکانی هەژماری منیشان داخلکەن. تامان لەو کاتەوە من تووشی ناکۆچی زۆر بووم لەگەڵ زۆر کەس هەر لەگەڵ جەماعەتی دەسەڵاتنا لەگەڵ جەماعەتی ئۆپۆزیسیۆنیش کە مودبا بەڕێککەوتون. من لە مانجی 3 ساڵی 2024 ئەم ڕێککەوتن ئاشکرا کرد کە سوودانی لەگەڵ پارتی ڕێککەوتووە بۆ ئەوەی هەژماری من جێگە بکەنەوە وەکو گونجایشێک لەگەڵ ئەو بڕیاری محکمەی اتحادی کە دوجار دەریش کەوت لە با بڵێن داوا ناچیزەکەی سەر کۆمارە دەرکەوت. ئۆکەی باش ئەمە تەوتینە بۆ مەفهومە تەوتینەوە لە عێراقما بەڵێ لە ئاسی عێراق بۆ مەفهومەیە کە باسم کرد. هەژماری من ئەوەیە کە خۆیان زۆر باش باسییان کرد. ینی بڕوان پێ بکە ئەمڕۆ چەند ڤیددیۆیان بۆ نردوم زۆر کەسی تریش ینی زۆر مستەوەی هەتە پەرلەمانتارەکانیشیان هەتا ئەو کابرا ئەوەی ئێستاوەشی وەزیری نەوتە ئەویش ینی زۆر جوان باسیەکە ئەزە سابر بڵێ هەژماری من ئەوان دەیانێ موچە لە بەردەستی خوانە بمێنێتەوە بۆی کەی حەز ئەو پارەی کە لە بەغداوە دێ کەی حەزیان لێ بۆ ئەو کاتە بیخەنە سەر حسابەکەت حەزیان لێ بوو نەیخەن دوای بخەن لێ ببڕن پاشەکەوتی لێ بکەن بڵێن بەش ناکە حکومڕانی تەنها یەکسان نییە بە موچە. پاشان کێشەیەکی هەژماری من عیبارەتە لەوەی کە تۆ لانی کەم لە 2014ەوە بۆ ئێستا دەستێکی ئەمین نەبووی بۆ ئەو پارەی کە لە بەغداوە بێ بۆ دابشکردنم تر من بۆ سیقەت پێ بکەم. باشە بەڵام چیرۆکی ئەوەی کە هەژماری من و تەوتین بۆچی ئاوا ئالۆسکرا بە تایبەتی هاتنە پێشەوەی ئەو لێدوانانەی بافڵ تاالبانی لەسەر وەختی هەڵبژاردنە ئەمە چیرۆشێکی بە خێرای بیژێڕمەوە. ئەنی چیرۆکی ئەوەی کە بۆ ئەمە ڕوویدا ئەگەر لە بیرتان بێ لە لێدوانی یەکەم یا بافڵ تاالبانی کە لە مەلعبەکەی سلێمانی قسێکت باسی تەوتین نەبوو باسی تەوتینی نەکرد لەوێ دوای باسی تەوتینی کرد. یعنی تقریبا لە ناوەڕاستی حەملەکەیە باسی تەوتین هاتە پێشەوە گەر لە بیرت بێ جەنابەت چەند کاتە ڕەنگت تۆ مەشغوڵ بوو بیزە. من هەندێک دۆستم هەیە تەوان لە ناوێشێتیدا بۆیان باس کردم وتیان ئێمە ئەچوینە هەر ماڵێک ئەچوینە هەر شوێنێک پێیان ئەوتین کاکە زۆر عیبە بۆ ئێوە پشتیوانی هەژماری منەکەن. وتی یەنێک لە وتی ناچار بووین گویانمانە مەکتەبەکەی کاقوبات وتمان کاقوبات هەچینە هەر شوێنێک گلەیمان لێکەن ئەڵێن ئەم هەژماری منە چی ئێوە پشتیوانیەکەن. وتی ئەوان وتیان ئەوی زۆر باشە وتە بێژەکەی کاقوبات لێدوانەدا و ڕەتی دەکاتەوە ئەوانە وتی زۆرێک لە کادرە دڵسۆزەکانی یەشێتی زۆر قەناعەتیان بۆ نەکرد وتی خۆیان گەیاندە لای کاک بافڵ وتیان کاک بافڵ فریامان کەوە وەڵڵی خەڵک ئەچینە هەرچی هەر شوێنە گەڵێن وەڵی ئێوە بۆ دژی تەوتینن ئێوە لەگەڵ هەژمار بن و ئەوانە. وتی کە پێمان وتمان لێمان پرسیتر ئەویش پرسیاری کرد هەژمار و تەوتین چییە و چۆنە تر بۆ ماڕوون کردەوە ئەمە بانکەکانی پارتیە و مەش بانکەکانی نازانم چیوانە وتی ئۆکەی مۆزوعی ئەوە کە ئاوا هاتە پێشەوە. بەڵام ڕاستیەکەی یەشێتی بە تایبەتی لە ئاسی هەم قوبات تاالبانی هەم ئاستە حکومیەکەی بە بافڵ تاالبانیشەوە پێم وایە وەکو استراتیژ پێیان وابوو ئەگەر حەملەیەکی توند بکەن لەگەڵ پارتیە و حەملەیەک بکەن کە بیگەیەن نەمریش کە ڕەشە بڕۆن بە پارتی بڵێن خاک فرۆش بە پارتی بڵێن بنەماڵی بەرزانی وە ئەمەکەی مەدرسەی بەرز ئەو هەموو قسە هینە بکەن پارتی ڕائەکێشنە سەرمێزی گفتوگۆ و دوجار ناچاریانەکەن کە جاریش کە ئەم 50 بە 50یان لەگەڵا بکەن ئەم 50 بە 50یان لەگەڵا بکەن و جاریش کە حکمی ئەم منتیقەیە بدەنەوە دەستی بنەماڵی تاالبانی و ئەم دووبرایە ڕاستیەکەی من بۆ خۆم پێم وایە بە هەڵەدا چوون چکە من هەر ئەو کاتە وتارێکم نووسیمە دوای ئەم حملەیە دوای دروشمی وەرگرتنەوەی هەولێر و دوای مەسەلەی ڕوخاندنی حکومڕانی بۆ گەنەوەوان ئەگەر پارتی یەشێتی بباتەوە ناو هەمان سیستمی حکومڕانی پارتی براوی سەرەکیە و یەشێتی دۆڕاوی سەرەکیە. قاعدەیەک هەیە وەختی خۆی کەس بەقەدەر کاگنە و شیروان بە پلەکەم و مامجەلالیش لەو ڕاستی تێنەگەیشتون کە پارتی لە ئیتفاقیاتە ئینتیقائیە ڕێککەوتنت لەگەڵەکە تەنها ئەو جزئیەتە جێبەجێ دەکات کە خۆی دەیەوێت دوایی ئەوەی تر ناکات. ئێستا یەشێتی پێی وایە براوەیە بەو هەموو تەنازولاتی کە ئیکەن بۆی ڕۆژێک دژی هەژمار دژی تەوتین قسەکەن ڕۆژێک گەڵێن ئیتر ئێمە دەسەڵاتمان نییە ڕۆژێک ببینە یعنی خیتابی سەردەمی هەڵبژاردننی یەشێتی نیشتیمانی واتە زانێم حیزب تاکە حیزب لە کوردستانە ئێستا کە سێریەکە ئێستەکەی ئایلەوە چۆتەوە قاوغەکەی خۆیەوە هەمان ئەو شتەی کە هەموو قاعدەی یەشێتی وەختی خۆی لێ بێزار بوون کە مەسەلەی پاشکۆیتیە بۆ پارتی باشە بە ئەم وێنەیە تاوکەم پارتی ئەم جارەش یەشێتی لەسەر سک ڕائەکێشێتەوە ناو حکوومەت و دوایی هەڵی ئەواسن ینی ئاوا بە پشەمن هەڵیان ئەواسن ئەمڕۆ خوێندمەوە ئێستا ئیتر تقریبەن دەسەڵاتی وەزارەت و وەزیر و شتیش نەما کۆتایی هات ئەم جارە بڕیاریان داوە بۆ حکوومەت چی بکەن لە هەموو وەزارەتێکە ئۆفیسێک بۆ سەرۆکی حکوومەت دروستکەن ینی ئۆفیسی سەرۆکی حکوومەت سیان سەرۆکاتی حکوومەتیان سەرۆکی حکوومەت لە ناو وەزارەتە ئەوەی ئەو بڕیاری لەو وەزارەتە دەردەچێگەر ئەو ئۆفیسی سەرۆکی حکوومەت قبوڵی نەکە ئەنجومەنی وەزیران قبوڵی نەکە یعنی وەزیرێکی سێبەر
مسرور بارزاني لم كابين نويدا دايدني بو هم وزارة كان يعني وزير لهر حزب يحكبه لهر كس او انجمنا ابي بشد يعني تقريبا يعني وزير شيء رديف يعني بتنشت او وزارته ودانين او بيجقلوي لسيسروكاتي يكسروكاتي كسروكاتي برلمان او بارتيشتي ايد زورينيه لو برلمان ادنو بيشتي سروكاتي كان يتربو خويانا بناوي وي بباساوي والله سروكاتي اري ما كان بيك جيجر بلام جيجر كصلاحياتي ابي خۆی ڕاستیەکەی بەشتێکی تریش خەڵەتاندویانن بە ناوی ئەوەی کە ورن با ئیتفاقێکی استراتیژی بکەین بۆ ماوەی بۆ 15 ساڵ ئەو ئیتفاقی استراتیژیە دابەش بێ لە ئیتفاقی استراتیژی بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان بەڵام هەموو ئەوانە جارێکی کە بۆ تۆخکردنەوەی یەک حقیقەتە ویژەوەیە جێگیرکردنی حکمی بنەماڵەی بەرزانی بە تایبەتی لەو ڕاگوزەریەی لەو قۆناغە ڕاگوزەریەی کە لە نێوان مەسعود بارزانی و مەسرور بارزانیدا هەیە و ئەمە بۆ مێژوو دەڵێم دۆڕاوی سەرشی لەو ئیتفاقی کە پێی ناویان ناوە ئیتفاقی استراتیژی لە بینی پارتیویشتی بەمەی کە من لی تێگەیشتم بەڵێ جارە بەڵێ ئێستا حالیان کاگوێ حەچیم خەڵک وازانەیە چێتی پارتی خەریکی گفتوگۆن بۆ پێکەنانی کابینەی دەڕاست نییە خەریکی گفتوگۆن بۆ پێکەنانی ئیتفاقیەکی استراتیژی نوێ لە نێوانیاندا بەڵام ئەم ئیتفاق استراتیژیە نوێیە هەمان ئەو تێگەشتنی و شێرزەباریەکە لە 50 جاریشتر لەگەڵیشتی ناکەین کە 50 لەگەڵیشتیان ناکەن کەواتە زۆربەی جونگە سەرچیەکانی هین ئەبەن بۆ خۆیان حکومڕانی ئەبەن بۆ خۆیان لە سەرۆکی حکوومەت لە سەرۆکی یارێم لە فایلی دەرەوە لە فایلی نەوت و زە و تاقە لە هەموو ئەوانە یەکێتیشە بێ لەم منتیقەیەدا بە حساب خۆی دەسەڵاتدارە بەڵام ئەم زوڵمە جوگرافی کە لە منتیقەیە هەیە بەردەوامە بێ ئەم ئیستیا ئەو تووڕێی لە منتیقەیە بەردەوامە بێ و ئەم مۆدێلی شکستی حکومڕانیەی کە لە کوردستانە هەیە بەردەوامە بێ پارتی لە ساڵانی ڕابردووە توانیوێتی سەرکەوتوو بێ لەسەر لە کۆنتترۆلکردنی دەسەڵات لە دەستی خۆیدا بەڵام شکستی هێناوە لە مۆدلی حکومڕانیدا مۆدلێکی حکومڕانی متمانە پێکرا و جادە و بان و بینای بەرزی بردۆتە ئاسمان بەڵام ڕۆحی ئینسانی کورد و تاچی کوردی لە هەموو شتێک خاڵی کردوتەوە لە هەموو شتێک خاڵی کردوتەوە یعنی وای لێدێ خەریکە يعني أشيت أست يعني دوراني كومالجي أشيت أستي جواز يعني بداخل بهوي أم سيستم سياسي ومن زور جدوينا قفت جوك ما لقى برادري كرد بس يوم أنا كرت كا أوي كل كومالجي ده عشان يكشط روادا كشتن يعني بلاونوي آكاري نابجة تنانت حتى أو كيسي عمر فقيل سر موضوعي ناردني بله كريان سريان بله همو أوانا هو كاركي نظامي سياسي وسيستمي سياسية أم لبريك أم برزبونوي الرجي طلاقة أم همو بلاوبونوي بدكاري وبدأخلاقي همو أوانا نظامي سياسي أما كنترولك نظامي سياسي أما يبدستا ولا ما همو أوانا داش كسيان خواردوا إسا همو ياريك يكسان بوبويكا شون أمان لدى الصلاة بمينوا وآخر جاريش أو بيمنتي كإستا هم بارتي هم يشتي هيتي أجر لما نبرسي هو كاركي شيء يكشتا يجوا بيانوايا أمانة لهمو هالبجاردنيكا بخۆشەویستی و متمانەی دەنجی خەڵک نایەن بە تەزویر دێن مادام بە تەزویر دێن لە بینی خوانە هەرچێگەکەن ئاساییە سبێن ئەگەر هەڵبژاردن بوو ڕێوشێن بۆ هەمان تەزویر هینەکەن و لە خەڵک بێم نەتەبن باشە بەس باسی ڕێکەوتنی استراتیژیک دەگەر واژۆ بکرێ ویست باسی کەسێک بکەوتە دۆڕاوی سەرەکیە ینی کێ لەو ئیتیفاقە گەر بکرێ دووبارەیانی ڕێکەوتنێکی استراتیژی تازە ئەزای لە ڕێکەوتنی استراتیژی یەکەم ڕێکەوتنی استراتیژی یەکەم لە بینی بارزانی و مام جەلالدا خوا لێی خۆش بێ یەکسان بوو بە ڕادەستکردنی هەرێمی کوردستان لەسەر سینیەکی زێڕین بە پارتی لە بەرامبەر گۆڕینەوەی بە پۆستی سەرۆکایەتی کۆمار باشە ئەم جارە و مەسئولم لەم قسەیەوە بۆ مێژوش ئەم قسانە ئەمێننەوە ئینشاءالله یەکێتی زەربەی گەورەتری بەردەکەوێت ئەگەر بەم شێوازەی کە ئێستا هەیە بە ناوی ئەوەی کە کاقوبات بکەنەوە بە جێگەری سەرۆکی هەرێم و ئەوانە گوایە لە ئاستی باڵادا نێچیروان و مەسرور و ئەم لەم لا بافڵ تاڵبانی و قوبات تاڵبانی ئەمانەی ترخوان حکومڕانی دەکەن و ئەمە ئامانجەکە لای پارتی ڕوونە کە ئەم قۆناغە ڕاگوزەریە کە باسم کرد و لە ئیتفاقیەتشدا لەو ئیتفاقیەشدا کە بۆ نموناڵێن وەڵا وەزارەتی پێشمەرگە بالای ئێوە بمێنێتەوە وەزارەتەکە صلاحیتیان هەبێ و زۆر جار ئێستا قسێکی کۆنی کاگنە شیروانەکەن ئەڵێن وەزیر وەرناگرین وەزارەت وەردەگرین بەڵامەوە مەسرور بارزانی هەر یەکسەر دەرزیشی کردو بەم باڵۆنەیە ئەم معلومەی کە ئەمڕۆ خوێنومەوە ئەگەر ڕاست بێت طبعاً
بۆ ئەمانەتیش لە سایتی خەندان خوێنمەوە گوایە نووسنگەیەک دائنێن ئەم نووسنگەی سەرۆشی حکوومەتە بێ لە ناو هەموو وەزارەتێکە ئەوەی ئەم نووسنگەیە پەسەندینەکە ئەنجومەنی وەزیران پەسەندی ناکە یعنی وەزیر سەڵاحیەتی هەبێ بە 0.0 یەکێتی دۆڕاو دەبێ بەڵێ بێگومانێکی دۆڕاوی ئەزانی لەوە کوتم لە اتفاقیاتی بینی پارتی و یەکێتیدا هەزانی وەخت خۆی کاگنۆشان بووی باسەکردنی کاکاچیم لە هەرچی اتفاقیاتە هەیە لە دبلنەوە پێش دبلنیش لە سەردەمی شاخ و هەرچی اتفاقیاتێکەیە ئەویت پارتیەک عادەتی هەیە ئەو بەشێکی هی خۆتی جێبەجێەکە ئەوەی تر جێبەجێ ناکە لەبەرەوە لە هەرچی اتفاقیات هەیە وەرە باورد بینەوە تێدا هەمووی دۆڕاوە لە اتفاقیاتی هەر بینی پارتی و یەکێتی نا لە اتفاقی بینی پارتی و گۆڕانە بزانە چیان بەسەر گۆڕان هێنا لە اتفاقاتی حیزب ئەوەی لە پارتی نزیک بوو بێتەوە ئەوەی بەسەر هاتەوە بۆچی چکەوە کوتم ئەوەی کە لە ئەستوێتی بەرامبەر بەوانی تر جێبەجێ ناکە ئەوەی کە بۆ خۆشێتی یعنیینە باش مەس ئەو کاری تەسلیم بوونەکە یەکێتی لە پرسیە ژماری من پەیوەندی بە پێکەنانی حکوومەتەوە یاخود توانایان نەبوو ینی لەوە زیاتر ڕاستە لە بانگەشی هەڵبژاردن باسییان کرد بەس دوای ئەوە نەیانتوانی لە پێم وایە بەڕاستی نازانم ئەمری واقع من بەڕاستکارە هەرە سەرێکێکە من بەڕاستی نازانم یعنی ئایا فعلا ئەو تیمەی کە چوونەتە لای بافڵ تاڵبانی سەر وەختی هەڵمەتی هەڵبژاردنەوەوانە ئایا بافڵ تاڵبانی قوڵی لەم قزێ تێگەیشتوان تێنەگەشتەوە بەس من باش ئەزانم تیمەکەی خۆیان مەبەستە تیمی بافڵ تاڵبانی باسەکەم بەس باسی تیمی مەسروور بارزانیش کە بەخشن بەی ناردێتی هەم قسەکەی ئەو هەم قسەی بەشێک لەو پەرلەمانتارانەی کە پێشتر دژی هەژمار بوون و ئێستا یانەوێ لولی بکەن و یهێنی بکەن بەڕاستی زۆر مای شەرمە ینی زۆر ناشرینە ئەزانی هەندێک جار و هەندێک شتە دۆڕێنی ئەوە دوێنێ گفتوگۆیشی زۆر جوانمان کرد لەگەڵ برادێکە لەسەرەوەی کە جاری وا هەیە تاوانباری یاخود تاوانی خۆی قسەکەمان لەسەر گفتوگۆکە ئەو گفتوگۆیە بوو کێسا دروست بووە لەسەر مەوزوعی بەعس و ئەوانە پوختەی قسەی ئەو بریتی بوو لەوەی کە بەعس تاوانبارە باشە مراعاتی پارتی و یەکێتی یان با بڵین پارتی بە تایبەتی بۆ بەعس لە هەولێردا یان بۆ بەعسیەکان لە هەولێردا مانای ئەوە نییە لە ڕووی ئەخلاقیەوە ڕێگە بۆ بدرێت کە خەڵکی تر بڕوا وەسفی بەعس بکەیان ڕەحمەت بۆ گۆڕی سەدام بنێرەوە إلى آخره قسەکە لەسەر ئەو سیاقە بوو بەس نمونەیەکی زۆر جوانی هێنایە ئەو هاوڕێم باسی لەوە کردوتی هەندێک جار ئینسان لە هەندێک ئاستا تووشی حاڵەتێک دەبێ بەڵام ممانەیەوە نیە تۆ بە یەکجاری ئاڵای سپی هەڵکەی زای نمونەیەکی زۆر جوانی باس کرد من بۆ ئەوە بەکاری دێنم ئەڵێ لە کاتی جەنگی جیهانی دووەمدا کە ئەڵمانیا دۆڕا دوای جەنگەکە لە سەرەی نانە کوڕێک نۆرە بڕیەکە بۆی بچێتە پێشەوە پیرژنێک فێڵێڵێ نۆرە بڕی بووەکەی ئەڵێ نۆرە بڕی تۆ باسی نۆرە بڕیەکەی ئێمە جەنگەکەمان دۆڕاندووە ئەڵمانیا وێران بووە ئەڵێ ڕاستە ئێمە جەنگەکەمان دۆڕاندووە بەڵام دۆڕاندنی جەنگ بەمانەی ئەوە نیە ئێمە ئەخلاقمان دۆڕاندووە ڕاستە جەنگەکەمان دۆڕاندووە بەڵام ئەخلاقمان نەدۆڕاندووە تا لە بەسیترین شتەکە سەرەگرتنە مراعاتی نەکەین من نمونەیەکی زۆر جوانە یەکێتیش دەشێ زۆر شتی بۆ نمونە پێ نەکرێ بەڵام بەم جۆرە ئەم 180 لە پێچوانە بیرکرد ئەو قاعیدەی یەکێتی ئەخر من نەزانم بەڕاستی کاک حەشیم یعنی ڕەنگەم قسەی بژ بێ بەڕەخنە لەسەرم بەڵام قاعیدەی یەکێتی قاعیدەیەکی بزێوە قاعیدەی یەکێتی قاعیدەیەکی ینی وەکو پارتی نیە بەڕاستی فەرقیان زۆرە ئەوە ئەمە ئەشی بینین یعنی لەم سنوورەیە ئەیبینین تۆ دیقەت بدە دیقەت یەک ڕاستی بدە کە یەکێتی یەک تۆز مەجالێکی حیزبی ئەکاتەوە بزانە کادرەکانی یەکێتی چەند جوان قسەکەن چەند نەک لەسەر هەژماری من هەر لەسەر مەسەلەی خێمەی مانگرتوانیش مقارنەی خێمەی مانگرتوان بکە بە مەوزوعی ئەوەی عربەت بزانە ئەم تێگەیشتنە طبعا ئەمە زۆر تەسیری هەیە بالمناسبە ینی ئەم تێگەیشتنە سیاسیە بۆی بە خەڵک لێم تێنەگا دەمیشت جای تری ژوتومە ئەم ئازادی و مەساحەی کە لە منتیقەیە هەیە هیچ حیزبێک نییە بە یەکێتیشەوە مەکرەمەی حیزب نییە ئەمە ئازایەتی ئەم منتیقەیە ئازایەتی ئەم منتیقەیە کە بعدێکی مێژووی دووری هەیە لە شەشی ڕەشی ئەیلول و پێشتریشەوە مێژوویکی دوور و درێژی هەیە ینی تووڕەیی و ناڕەزایەتی کە لە بینی قەوسێکدا وەکو بەختیار عەلی ئەڵێ زۆربەی جار تووڕەیەکی بێسوودە لە بینی قەوسێکدا بەڵام مێژوویەکی دوور و درێژی هەیە و پەیوەندی بە یەکێتیەوە نیە ینی ئەو تووڕەیەی لەم سلێمانیە هەبووە ئەو تەمەڕودەی لەم سلێمانیە هەبووە هەر بەرامبەر یەکێتی بەرامبەر پارتی نەبووە بەرامبەر بەعسیش هەبووە پێش بەعسیش بەرامبەر بەی نەبووە ینی لە سەردەمی شێخ مەحموودی شا هەبووە ینی بڕۆ سەیری ئەدەبیاتی ئەو سەردەمە بکە بەر حاڵەمە قەزێکی مێژوویە زۆر قوڵ نامێ بسمەوە سەری بەس قەزم چییە قەزمەوەیە کە من نازانم ئایا کاک بافڵ ئەو کاتە لەوە تێگەشت بەڵام بە قوڵی ئەزانم کە کاک قوباتی گەشتنی زۆر باشی هەبوو بۆ مۆزوعی هەژماری من و وەختی خۆی من وتارێکم نووسیوە کاک حەشیم نووسیوە بێدەنگبوونی قوبات تاڵەبانی لە هەژماری من کە ئەو قسەی لەسەر ناکە خۆی چی وێنەکەی زۆر لە بەردەمی منە ڕوون کردبەوە یعنی زۆر پێویستی بە عەقڵێکی گەورە نەبوو
تۆ کەسێکت هەیە نوێنەری یەکێتی لە حکوومەتە کە قوبات تاڵەبانیە باش ئەو بە هیچ شێوازێک نەباسی تەوتینەکە نەباسی هەژماری منەکە ئایلەوە لە کاتی حملەیان ئینتیخاباتە بەس کەسی شترێ بە حساب نوێنەری حیزبەکە بافڵ تاڵبانی ئەو باسی تەوتین و هەژماری منەکە ئەوڵێ ئەوە هەژماری مەسرورە هەژماری ئێوە نیە بڕۆن تەوتین بکەن و ئەم بێدەنگ بوونە لای من گومانێکی دروست کرد بۆیە بە وتار نووسیومە ئەمە ئینێکی گەوری تێدایەوە وتارەکەم دانابووە لە مێک دڕۆژەیە کە ئەم زانی نەتیجەکەی بەم شێوەیە بێ بەرحاڵ وەکوتم ناچاری بیان ینی هیم بێت ناچاری بێت یاخود بزەبت پلانی ئەو کوڕانی تاڵبانی بێ بۆی کە بە حساب حکمی ئەم منطقەیە وەرەگرنەوە ڕاستیەکەیە ئەویژەوەیە کە جارێکی تر وەکو سیزنی یەکەم وەکو وەرزی یەکەمی ڕێکەوتنی استراتیژی لە وەرزی دووەمیشدا خزمەتێکی گەورەی پارتی دەکەن و هیوادارم ورد بن لەوەیە کە جاریش کە بڕۆنەوە ژێرباری ئەوە چونکە بەڕاستی ئەو هەڵمەتی هەڵبژاردنەی کە من یەک دنیا ملاحەزاتی زۆرم لەسەری هەبوو بافڵ تاڵبانی کردی بە فعلی هەندێک هیوا و قەناعەتی بۆ هەندێک لە خەڵکی یەکێتی بۆ کەس و کاری شەهیدانی یەکێتی بۆ کۆمەڵ خەڵک دروست کردبوو پیوا بوو فعلەن ئەم تەمەڕوودە بەردەوامە بێ بەڵام کە ئێستا ئەیبینن پیان وایە ئاڵایەکی سپی گەورەی بەرامبەر بە پایدار مەسرور بارزانی هەڵکردووە زۆر خراپە ئەمە زۆر خراپە چکۆ کوتم مێژووی سیاسی ئینسانەکان ڕۆژێک و دوو ڕۆژنین وێزگەیەک و دوو وێزگەنین دایان وێزگەی جیاوازن هەر کەسێک لەم هەرێمەدا سیاسەتی کرد بێ هەموو وێزگە سیاسیەکانی ڕوونن بۆیە من هیوادارم یەکێتی تەراجع بکالەوەی کە زیاتر ئاڵای سپی بۆ پارتی هەڵکا لەسەر حسابی ئەوەی کە پیوا بێ ئەوان نتوانن لە ناو مەنزومەی حکومە بمێنەوە چکە وەکوتم ڕۆژ بە ڕۆژ لاواستریانەکە باشە بەس قسە لەسەرەوەیە کە هەژماری من و تەوتین یەک شتە هەردووکی هەر بە بانکیکردنە جیاوازێکە یاخود یەکشت نییە یاخود چیە یانێ بۆ نمونە قسە لەسەرەوەش دەکرێت زانی وەکو یەک شت وەکو بڵێ وەڵام هەر جلوبەرگە مەشە جلوبەرگە مە جلوبەرجی کوردی مە جلوبەرجی ئەفەندیە با بڵێن کاگە حەکیم زۆری فەرقە زانی من دوایەوەی کە بافڵ تاڵبانی وتی پێویستمان بە هەڵمەتێکی هۆشیاری هەیە بۆی کە هەژماری من ڕوونکەینەوە منیش لە پەیجەکەی خۆم و لەو پەنجەرە بچووک و متەواضعی کە هەمە هەندێک شتم نووسیوە لە بە دوو گۆشن بە دوو بەش نووسیومە لە پەیجەکەمە کاگ حەکیم فەرقەکە ئێژگار گەورەیە فەرقەکە ئەوەیە کە تەوتین بە مەفهومە فیدراڵیەکەی ڕزگارکردنی موچەیە لە ژێردەستی پارتی و یەکێتی و حکوومەت و گۆڕینیەتی لە بەرپرسیارەتی پارتی و یەکێتی و حکوومەتەوە بۆ بەرپرسیارەتی بانک لەبری ئەوەی وەزارەتی دارایی عێراق بینێرێ بە وەزارەتی دارایی هەرێم بە ئیعازی پارتی و یەکێتی جارێک کە ئەم وەزارەتە دوای بخالەی ببڕێ پاشەکەوتی لێ بکەوە بیخاتەوە سەر هەژماری بانکی ڕاستەوخۆ وەزارەتی دارایی عێراق ئەم پارەیە دەخاتە سەر ژمارەی حساب و بانکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەزانی یەکێک لە جیاوازی هەرە ئەوە یەکێک لە پەرلەمانتارەکانی عێراقی یەکێتی زۆر جوان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بزەب نازانم وەڵی لە کام کەناڵەیە زۆر جوان ڕوونیەکاتەوە باسیەکە هەرێک لەو قسانی کە من کردومیش باسیەکە ئەڵێ زۆر جوانەیە لەو ڕۆژانەیە سیرمە کردەوە ئەڵێ کاکە موچە ئیشی حکوومەت نییە موچە ئیشی بانکە دابشکردنی موچە لە هەموو دنیای ئیشی بنووکە ئیشی حکوومەت نییە ئێستا کێشەی پارتی و یەکێتیەوەی هەموو حکومڕانیەکەیان کورت کردوتەوە لەوەی موچە ئەدەن یا موچە نادەن باشە لە بەرامبەریشدا لە تەنیشتیشدا خزمەتکردنی خۆیان بە دروستکردنی میدیای زیاتر و بە دروستکردنی بەرژەوەندی زیاتر و مامەڵەکردن بۆی کە چێ لە حکومڕانیدا دێن نەپێشەوە نان نەپێشەوە ئەزانی تەوتین بە مەفهومە فیدراڵیەکەی ڕزگارکردنی ئەو موچەیە بۆ ئەوەی کە چیتر وەکو وەرەقەی زەخت بەدەست پارتی و یەکێتی نەبێت لە دژی خەڵک نوق باش ئێستا چارەسەرەکە چیە مادەم پارتی و یەکێتیە دووهێن هەژماری منیان بوێ ئەو موچەخۆرە شتی دیکەی دەوێت ئەم خولەی پەرلەمانی عێراق دەبێت چی بێ ئەم خولەی پەرلەمانی عێراق نووزەیەکی زۆر کەمی تێدایە بۆ ئەو تێگەیشتنە قوڵەی کە هەیە سەبارەت بە مەسەلەی تەوتین و هەژماری من ناڵێم نییە بە ئینسافم بەڵام نووزەیەکی کەمە ئێمە ئەو کاتی کە گروپی یۆمان هەبوو زۆر ڕوونتر و بەرچاو ڕوونتر بووین بۆ مەسەلەی تەوتین بۆ مەفهومەی کە ئیتر موچە لە ژێردەستی پارتی و یەکێتی نەمێنێ یەکێک لە چارەسەرەکان بریتێلەوەی کە ئەبێ خەڵک لە ئاستی عێراقدا جا چه خولی داهاتوی پەرلەمانی عێراق کە بالمناسبە عێراق ئێستا هەر ئەمە وەکو معلومەیەکیش بۆ جەنابەت باسی بکەم لەم بەرنامەیە عێراق ئێستا لە بەردەم دۆخێکی ئەجگار هەستیاردایە من تەسەور دەکەم لێرەوە تا دەگاتە پێش هەڵبژاردن ڕەنگە دۆخی عێراق زۆر خراپ بە ئاڵۆزی پەیوەندی بە هەڵبژاردن یان گۆڕانکاریەکانی ناوچەکەمە پەیوەندی بە گۆڕانکاریەکانی ناوچەکە و پەیوەندی بە گەڕانەوەی ترامپ و پەیوەندی بە لێدان لە حکمی میلیشیایی لە عێراق و پەیوەندی بە زۆر معادلی ترەوە هەیە بەدیدی من پێش هەڵبژاردن ڕەنگە هەندێک گۆڕانکاری زۆر ڕوون بێتە سەر شانۆی سیاسی عێراق و یەکێک لەو شتانەی کە من هەمیشە باشە شەڕم بۆ کردووە لە پێناویدا بۆ ئەوەی کە ئێمە یەک نظامی ئابووریمان هەبێ لە عێراقدا
ئەمەی خواروێ کاک حەشیم من لە سەرەتای قسەکانما وتم لە عێراقدا گەندەڵی هەیە بە نسبە و تەناسوب باسی بکەی ڕەنگ یعنی ئەگەر بە نسبە و تەناسوبی وەکو پارێزگاکان سێری کۆی خەبارەکە باسی بکەی ئەگەر زیاتر نەبێ کەمتر نیە لە هەرێمی کوردستان باشە بەڵام من بۆ هەمیشە شەڕی ئەوم هەیە کاکە ئێمە بابیکەینە یەک ژیرفان تکایە بابیکەینە یەک ژیرفان لەبەرەوەی عێراق سیاقی دەوڵەتی هەیە عێراق یەدەجی هەیە سبینی ئەم یەدەگەشی نەما ئەتوانێت قەرز بکات لەبەرەوەی دەوڵەت عێراق دەوڵەتە ئەتوانێت قەرز بکات بەڵام ئەمانە چیەکەن ئەمانە یەکشیان بەدەستەوەی ئەویژەوەی بڕۆن خەڵک پشەوسێنەوە یەکشیان بەدەستەوەی بڕۆن باج و سەرانە لە خەڵک زیادکەن یەکشیان بەدەستەوەی موچی خەڵک نەدەن عێراق واناکە یعنی عێراق لە 2014 ئەزمەی اقتصادی هاتە پێشەوە شەڕی داعش هاتە پێشەوە یەدەگەکەی خەریک ئەبوو سفرە بووە دەستی بۆ بردهێنایە دەرەوەی کرد بەڵام نەهێشت دواتریش یەدەکەی بەرز کردووە ساتۆتەوە سەروی 100 میلیارد دلار ئۆکێ ئەم سیاقی دەوڵەتەیە کە تۆ کە منم قسەیەکەم بەڵام بابیکەینێک ژیرفان بابە عێراق چی و عێراق بابە عێراق وڵاتێکی فاشیلە کە فەشەلیشی هێنا و بەشیشی بەهۆی ئێوەیە آخر خۆ من هەموو جارێ ساڵم عێراقی فواد حسێنە بۆ عێراقی منە خۆ من نەوە پەرلەمانتارم تایە ئێستا نەوەزیرم تایە نەڕۆژێ لە ڕۆژانە دەسەڵاتیشی تەنفیزیم هەبوو تایە هەرکە ئەڵم من هاوڕێکانیشم عێراقی فواد حسێنە عێراقی بەنگین ڕێکانیە کە هەموو پارەی ئەمریکای ئێستا لە بەردەستای بەشێکی زۆری ئەو 20-25 میلیارد دلاری ئەمریکا کە داوێتی بۆ ئاوادانکردنەوەی عێراق ئێستا لە بەردەستی ئەوە بۆ دروستکردنی ئەو جسور و ئەو ڕێگە و بانوشتانی کە لە عێراق دروست دەکرێت عێراقی مەسعود بارزانیە لە مەجلیسی حکومەوە تا ئێستا هیچ کاتێک نەبوو مەسعود بارزانی دووسێ وەزیری لە حکوومەتی عێراقیە لە بەردەستانە بێ بۆ عێراقی من ئەگەر عێراق چێتیەوە مەسعود بارزانی من هەر تەقاعودیش نیم من خۆم تەقاعود نەکردووە لە عێراقدا بۆی بزانی بۆ ئەو تەقاعودە بەڵاو تەقاعودی بەڵێ طبعا تەقاعودی مەجلیسی حکومە هەر ئەونا خاڵیشی هەر ئەونا هەموو بەرپرسەکانی تریش ئەو هەمووانی کە هیم بوون یعنی بالمناسبە پارتی وەکو حیزب زۆرترین متەقاعد و زۆرترین موچەخۆر و زۆرترین بەرژەوەندی حیزبی و بنەماڵی لە عێراقی دوای 2005 و 2004 هەیە پێشتریش لەگەڵ بەحسا هەیە بوو بەس ئێستاش هەروە باشە من تەقاعودیەکە کە بە مافی خۆشمە هینم لێ کردووی سنکاف ئەەکەم لەوەی خۆم تەقاعودکەم لەبەرەوەی سوپاس بخواستەکەم هێشتا گەنجم و وەختی خۆشی بەیاننامەکەم تەقدیم کردو تومە 45 ساڵ تەمەن کەمە بۆ تەقاعودی لەبەر خۆم تەقاعود نەکردووە قەزدم چییە قەزدم ئەوەیە کە ئەم مەفهومەی کە ئەوان دەیانەوێ ئەم هەر بەڕاستیشتر هەیە بێڵن تۆزێت قورسە بەڵام با بێڵن ئەمە وەکو ڕەخنەیەکیشە لە هەندێک لە حیزبەکانی تری دەرەوەی دەسەڵات هەموو جارێک کە دێتە سەر مەوزوعی هەرێمی کوردستان و ئەوانە ینی پارتیویشێتی هەر بچووکترین دروشمی قەومی نێتەوەی بەرزکەنەوە زۆربەی حیزبەکان دەستەکەن بە لەگەڵ ئەوانە دەستەکەن بەشین لەگەڵ ئەوانە دەستەکەن بەشین کاکە با ڕاستیەکەی بیڵین ئەم هەرێمە بەم فۆرمە ئیداریەی هەیە هی خەڵک نییە هی پارتیویشێتیە هی بنەماڵی تاڵبانی و بارزانیە ئەم فۆرمە ئیداریەی کە هەرێمێکیان دروست کردووە لە ناوەڕاست دەوڵەتیان کردووە بۆ خۆیان وەکو قەواڵەیەک سیریەکەن بۆ پارەپەیاکردن دەبێت کۆتایی پێبێ نقطە دەبێت کۆتایی پێبێ ئەم فۆرمە ئیداریە بەم شێوازەی کە ئێستا هەیە کۆتایی پێبێ فۆرمێکی تر لە چوارچەوەی عێراقدا لەسەر ئەساسی ناناوەندێتی ئەنووسرێتەوە ئۆکەی بەڵام ئەمانە هاتوون هەرێمیچیان داناوە کۆمەڵێک محافظی حیزبیان داناوە محافظ بێ ئیرادا چ لە هەولێر چ لە سلێمانی چ لە دوهۆک چ لە یعنی ئەمە بەم مۆدێلە هەموو وڵات پێویست ئەم هەرێمە بەم شێوازە پارێزی بەم هەرێمە بەم شێوازی ئێستا پارێزی بۆ پارتیویشی دیە پارێزی بۆ چییە پارێزی یعنی ئەم گوتارە ئەم خیتابە مزەیفە نەتەوەیە پرۆکسیەی کە کلکێکی لە ئێران و کلکێکی لە تورکیا و کلکێکی لە عێراق و چوزانم ئێستا کلکێکی زۆتە ئیماراتیش لە ڕێگەی ڕاوێژکارەکانیانەوە کۆتایی پێ بێ بەڵێ باشە بەس بۆ فەرمانبەرتی چارەسەرە چ بۆ نمونە خەڵک یار بە دوایەوەدا دەگەڕێ کاک حەچیم خۆی ڕاستیەکەی چارەسەر بەشێکی زۆری پەیوەندی بە خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان نەک خەڵکی سلێمانی یعنی هەموو جارێک سلێمانی کاڵم سلێمانی مەبەستم پارێزگاکەیە هەموو جارێک لە بینی قەوسێکە ئەمە بڵم ینی لە گەرمیانەوە بۆ پشتر و بیتوێن و هەمووی ینی شارە زور و هەمووی شار باژێر و ینی کەسێک کە لە دوورەوە سێرەکە ئەڵێی دوو زۆنی جیاوازە ینی ئەڵێی موچە لە سلێمانی نادرێ بەڵام لە هەولێر دوهۆکە درێ ئەم تابۆی ترسە ئەبێ بشکێنرێ ئەبێ خەڵکی دهۆک و سلێمان هەولێر بیشکێنن ینی ناکرێ هیچ جۆرە نەڕەزایەتیەک نەبێەوە هیچ جۆرە مەترسیەک لەسەر سوڵتانە بێ بەم هەموو بەدکاری کە هەیە باجەکەی زۆر قورسە بێ و ڕاستیەکەی لە ئێستادا سلێمانیش باجی ئەو ناوچانە ئەدا واگەر بیەنە بەرچاوی خۆت ئەو هەموو تووڕێی لە سلێمانیا هەیە گەر لە هەولێر و دهۆکی شاب وایە وێنەکە وێنەیەکی ترە بوو
ئەمە خاڵێکە. خاڵێکی تر کە زۆر جێگەی نائومێدیە ئەوەیە کە ئێستا هێزەکانی دەرەوەی دەسەڵات زۆر خراپ و نابەرپرسیارانە بەشیشیان یعنی کەوتونەتەوەی کە ململانێکە لە بینی خۆیان و دەسەڵات بگۆڕن بۆ ململانی خۆیان ینی خەریکی کە ئەمە دەسەڵات بە پارەی زۆری کڕێت کە ئەمە دەسەڵات من هەموو جارێ ئەمە وتووە لەگەڵ زۆرینەی ئەو سەرکردانی دەرەوەی دەسەڵات دانیشت بێتم پێم وتون تکایە ئێوە یەک پاکیج بن یان یەک تێگەیشتن بن لانی کەم ئەو خاڵە هاوبەشانە تۆخ بکەنەوە کە لە نێوانتاندا هەیە. کاک حەکیم بەراوردێکی زۆر خێرا ئەەکەم بۆت ساڵی 2009 کە نەوشەوان مستەفای بوو یەکەم جار معارەزەی پەرلەمانی دروست کرد لە پەرلەمانی کوردستانە ئەو کاتە بیهێنە بەرچاوی خۆت جەنابەت میدیاکار بووی و مێژۆکەش مێژوێکی دوور و درێژ نییە ئەین زۆر نییە بڵێن لە بیر خەڵکی کوردستان چۆتەوە بڕوانە ئەو سەردەما تەبایی و بەیەکەوە کارکردن و یەکدەستی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات چەند بەهێز بوو پاکیجی چاکسازی هاوبەشیان هەبوو متمانە هەبوو بچووکترین مخالفەیان جاری وا بۆ ڕخنەگرتن من خۆم کاتە مدیری کێنێن بووم یعنی دەرفەتمان بە کۆمەڵ بێگرت و بەلایەنەکانی تر وەکو یەکەدا وەکو یەک پاکیج سیرمان نەکردن تەنانەت لە کاتی ئینتیخاباتیشە بە هەمان شێوە لەم عیلاقاتی ئێوە یا ئیتفاق هینێک ڕێکەوتنێکی وابزانام هەڵواستراوی و سەردەمێکە لە بینی خۆمانینی وابزانام شتێکی ئەوە هینمان کردووە یعنی دایمە بەیەکەوە لێک تێگەیشتمان هەبوو لیژنیا بەشمان ئێستا سێریکە چی لێ هاتووە ئێستا سێریکە ئەوە بە تەعبیری هاوڕێکم هەیە زۆر قسە خۆشحاڵەوە فەرقی بینی ئەسڵ و عادیەکەیە ئەو سەردەمە سەردەمێکی ئەسیل بوو ئێستا سەردەمێکی عادیە کە وای لێ هاتووە بەس خەڵکیشی خۆ متمانەی پێ ناکرێت سەمسەرن سەرگەردەکانی کۆمەڵمانەوە تویان پیاوەکی نەشیرە مستەفا متمانەی پێکراوە هێندێکی بەهێز بووە بەس خەڵکی تر متمانەی پێ ناکرێت سیاست پێوەستە بەو متمانەیەوە بۆچی ئەوترێت مرۆڤ یەکسانە بە کەلیمە بە وشە تۆ کە من دێم بۆ لای تۆ ئەڵام ئێمە هاوڕێن تاوا یەکجار هاوڕێن یان بۆرە بابێکەوە ئەم تێگەیشتنە هاوبەشمان ئێستا چی بن و تۆی کۆ کردوێتەوە لێرە تێگەیشتنێکی هاوبەش هاوڕێتی من و تۆ چی کۆی کردوێتەوە قەناعەتێکی هاوبەش کە ڕوبەڕووبوونەوە ئەم زوڵ مستەمکاریە هیچی تر نییە و کاتێک کە پرۆژەیەکی سیاسی ئەم شتە کۆیە کاتەوە تۆ پێویستیت بە جۆرە لە خۆبردووی هەیە ئەم ئیرەیە سیاسیە و ئەو ملشکاندنە سیاسیە و لە بینی قەوسێکدا ئەو منداڵ بازاڕی کە ئێستا لە بەتایبەتیش لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانەوە دەستی پێ کردووە بەڕاستی خزمەتێکی بێچەند و چوونی دەسەڵاتە و باجەکەشی زۆر قورس دەبێ و هەموو ئەو پرۆژە سیاسیانەش ناچیز دەکا کە بەم شێوازە تەسەڕوف دەکەن و وەکو عەرەبەڵە فەهمەکە کفایە باش سەبارەت بە سەرکوتکردنی خۆپیشاندەران ئەوەی کە دوێنێ شەو ڕوویدا پەیوەندی بۆ بوو کە دەستیان بۆ ئابووری بڵین هەردوو بنەماڵەکە بردە بوو بۆیە واشیان بەسەرات چووکە لەوێ ئێستا ئەمڕۆ مامۆستا هادی هەمڕەشێکە لە ماوتە لە دوایین داوتی پافڵ تاڵبانی هاتۆ بۆ خێمەکوتیتی داواکاریەکانتان بێ بنەمان دەنگتان بە ئێمە نەداوە بەس لێ بۆ وا سەرکوتیان کردن وەڵام من متابعی هەموو نووسین و لێدوانەکانی مامۆستا هادی یەکەم ئەنی کوڕێکی ورد و دقیقە بەزانی با پێشدەستێک بکەم ئەوەی کە مامۆستایانی ناڕازیان فەرمانبەران کردیان ئەمەی ئەم ماوەیە بەگشتی ئەیکەن زۆر هینە زۆر جێگەی سەرنجە ئەم خەریکە ئەبێ بە پرۆژەیەکی ینی پرۆژەیەکی ناڕزایەتی پیشەیی فراوان ئەگەر حیزب سیاسیەکان لێیان گەڕێن ببینی قەوسێک ئەگەر حیزب سیاسیەکان لێیان گەڕێن چکە مجارێڵم کاک حەکیم حیزبی سیاسی نابێ بچێت لە پشت مامۆستا فەرمانبەر خۆی بشارێتەوە ئەبێ خۆی بچێتە سەرجادە نقطە ئەنی نابێ مامۆستا فەرمانبەر بڕۆن ڕێگە بگرن پەرلەمانتاریش بڕالێ و کۆنگرە ڕۆژنامەنووسی بکا بڵێ دەست خۆش شتی وانە یعنی لە دنیادا سیاسی ئاکتەکە کۆمەلگا کەوێتە دوای ئێستا کۆمەلگا ئاکتەکە سیاسی کەوێتە دوای ئەمە هەڵەیە باشە ئەو بۆ بەنسبەت ماگرتوانی شۆ هەروە بوو ینی ماگرتوانی خێمەکە کە من دایمە ینی پشتیوانی بکردوون لە ئارا و لە بۆچوون لە قەناعەتەکانمان ئەگەر هەمان شت لەژێر دەسەڵاتی پارتی کەوتە بکرایە خوێنێکی زۆر ڕژا دڵنیە بە هیچ کەسێک بۆی نییە بچووکترین مەترسی دروستکە لەسەر ئەوە ئەمەمانەیەوە نییە ئەمە یعنی ئەم مەترسی ئیتر بۆ تا ڕۆژی قیامەت هەر ڕۆژێ نەتوانن دەست ببەن بۆ جونگەیشی اقتصادی هین بەڵام حقیقەتێکی دەرخست کە پارتیویشێتی کە دێتە سەر قەزیەی اقتصادی کە دێتە سەر گیرفانیان ئێستا گیرفانیان لا بووە بە نیشتیمان گیرفانیان لا بووە بە شەرەفیان بە ناموس بە هەموو شتێکیان بەهێڵی سووریان بۆیە نابێت کەس دەستی بۆ ببا و من هەر سەرەتا ژوتم و دووسێ هاوڕەشم شایەتیم بۆ دەنوتم ئەمە ناڕواتە سەر ئەمە وەکو
خێمەکە نییە بێڵن 2 هەفتە لەوێ بنەوەوانە بەلایەنەوە ئاسایی بێ مامۆستایان دوور لە ژیان و سلامەتیان بشمرن بە خیاڵیان دانێ ئەمە پەیوەندی بە ئینەوە هەیە بەڵام کاک حەشیم هەندێک زۆری ناڕزایەتی هەیە هەندێک جۆری ناڕزایەتی هەیە ئەگەر زۆر ورد دیراسە نەکرێ شکستی یاخود کۆتایی پێهێنانی جۆری لە ناومێدی دروستەکە ئەمە مانەوە نیە من ڕخنەم هەبێ لەو من پێم بەر ڕۆژ بخوانم وتووە ئەو مامۆستایانە ئەو فەرمانبەرانە کاک حەشیم زۆر گەورەتر لە تاقی خۆیان ئەجوڵێن بەڵام بەڕاستی غیابی پرۆژەی سیاسی بۆ ئەوەی کە بتوانێت ڕوبەڕووی پارتی وێشێتی ببێتەوە وای کردو کە بەشی زۆری ئەرکەکە بکەوێتە ئەستۆی ئەوان بەڵێ سوپاس دەکەین کاک کۆتەر عەبدوڵڵا مادومان کردی سوپاسیان بەدەوەم دەکەین سوپاس ببینێرانی بڕە سوپاس باوکارانم خواتان لەگەڵ